ئەم کاتتان باش لەسەر داوای هەندێک لە دۆستان دێمەوە پێشبەرتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکە لایفێکی دیکە لەسەر ئەو ڕۆژەی کە ئێستاکە لە سووریا هەیە لە نێوان هێزەکانی سووریای دیموکراتیک و حکوومەتی نوێی ئینتیقالی حکوومەتی ئەلشەرع لە هەمان کاتدا ئەو پرۆسەی کە لە تورکیا بەڕێوەیە بێگومان ئەمانە هیچ کامێکیان دابڕاونین لە ڕەوشی جیهاندا لە کاتی تحلیلکردنی بابەتێکدا پێویستە وێنە گشتێکە لەبیر نەکەین بۆیە بە پەلا باس لە وێنە گشتێکەش دەکەم چونکە ئەو وێنە گشتیە ئەو شەڕی کە لە ئۆکرانیا هەیە و ئەگەری ئاگربەست ویانی شەڕێککەوتنی نێوان رووسیا و ئەمریکا و کۆتایی هێنان بە شەڕەکەدا لە هەمان کاتدا چ ڕۆڵێکی نوێ بە تورکیادا لە هەمان کاتدا ئەو هەڕەشانەی ئەمریکا بە تایبەتیش جێگری سەرۆک کە لە کۆنفرانسی ئاسایشی مونیهدا باسی کرد یعنی ئیتر گاڵتەکردن بە ناتۆ بچووکردنەوەی ناتۆ و یانیش گۆڕینی ڕۆڵی ناتۆ لە هەمان کاتدا ئێمە کاتێک ئاگربەست دەکەین ویانیش ئاشتیەکەین لە نێوان ئۆکرانیا و رووسیادا نابێ وڵاتانی ئەوروپا بەشداری تێدا بکەن لە هەمان کاتدا جێگری سەرۆک ئیتر بە ئاشکرا پشتگیری لە حیزبی نیۆ نازی فاشیستی ئەڵمانیا کرد کە هەڵبژاردن لە پێش ئەڵمانیایە کە ئەوروپا بەگشتی لە ڕەوشێکی زۆر زەحمەتی ئابووریدایە لە ڕەوشێکی زۆر نادیاردایە ئەگەر بێت و ئەمریکا و رووسیا ئیتیفاقێک بکەن ئایا ئەوروپا لە بەردەمی رووسیا و چیندا چۆن دەکات چۆن ناکات چۆن خۆی دەپارێزی ئەمانە هەمویان بابەت گەلێکن بێگومان ڕۆڵی نوێ ئەگەری هەیە ڕۆلی نوێ بە تورکیا بدەن ئەگەری هەیە ڕۆلی نوێ بە ئێران بدەن ویانیش نا لە هەمان کاتدا ئیتر هەر دوێنێ بینیمان کە وەزیری دەرەوەی ئیسرائیل سار بە ئاشکرا هەڕەشەی لە تورکیا کرد کە تورکیا ئاسمانی خۆی بۆ ئێران بەکاردێنێ بۆ ئەوەی کەلوپەلەکانی لە ڕێگای فڕۆکە لەسەر ئاسمانی تورکیادا بگەینێتە حیزبوڵای لوبنانی بێگومان ئەمە هەڕەشەیەکی زۆر جددیە و جاری یەکەمی نیشە لە دوای 7 ئۆکتۆبەردا هەڕەشەیەکی وا دەکرێت لە هەمان کاتدا ئەوە لە کاتێکدا دەکرێت کە لە سووریادا ڕەوشێکی نوێ لە ئارادایە لە هەمان کاتدا وەزیرێکی نوێ هاتوتە سەردەسەڵات و لە هەمووشی گرنگتر حکوومەتێک کە بە تەواوەتی پشتگیری ئیسرائیل دەکات لە ئەمریکا ئێستاکە لەسەر دەسەڵاتدا ئیتر ئەو کۆبوونەوەی کە لە سعودیا ئەکرێ لە ئێستاوە وا دیارە دەستی پێکردووە لە نێوان وەفدەکاندا ئامادەکاری ئەکرێ بۆ ئەوەی ترامپ و ئیتر پوتن لەوێ یەکتر ببینن لە هەمان کاتدا ئەمە لە سعودیا دەکرێت لە تورکیا ناکرێ کە پێشتر هەموو لایەنەکان لەسەر ئەوە کۆک بوون ئەگەر ئاشتیەک ئەنجام بدرێت لە نێوان ئۆکرانیا و رووسیادا ئەوە تورکیا دەبێتە مێزی ئەو ئاشتیە لایەنەکان لەسەر مێزەکەی تورکیا دادەنیشن و تورکیا ماوەیەکی درێژە لەسەر ئەمە کار دەکا بەڵام ئەمەی بۆ نەچوە سەر ئیتر ئێستاکە سعودیا دەیکە ئەمەش ڕۆلی سعودیا لە ئایندەدا بە تەواوەتی نیشان ئەدا باشە لێرەدا کە گوتمان ئەمریکا وها پشت لە ئەوروپا دەکا نەوەک پشت لە ئەوروپا دەکا بەڵکو دژایەتی ئەوروپا دەکا یعنی پشتگیریکردنی نیۆ نازی ئەڵمانی سبەینێ پشتگیریکردن لە فلامز بلانکی بەلجیکی و دووز بە پشتگیریکردن لە لۆپا لە فەڕەنسا ویانیش حتا هاتنە سەردەسەڵاتی ئەمانە هەمویان ئەگەری زۆرن لە ئایندەیەکی
دووردا ئیتر ئەوروپا بەتەواوەتی لە ئەمریکا داڕێ کاتێک کە ئەمە ڕوویداوە ئەمە لەگەڵ تەنانەت لەگەڵ بەرژەوەندی بەریتانیاش یەک ناگرێتەوە چونکە بەریتانیا سیاسەتێکی تایبەتتر و جیاوازتری هەیە لەگەڵ ئەمریکا. ئەوەی ئێستا کە مرۆڤ لی تێگا دۆناڵد ترامپ بەنیازی ئەمەیە ڕنگ بێ ئەمە لە مێشکی ئەودابێ کە لە ڕێگەی ئیتیفاقێک لەگەڵ رووسیا واتە بەشێک لە خاکی ئۆکرانیای پێ بدا لە هەمان کاتدا ئیتر لە بەرامبەر ئەوەدا ئەمریکا دوو دەستکەوتی زۆر گەورەی بەدەست بکەوێ لە هەروەکو باز دەکا من دەست دادەنێمە سەر کانزاکانی ئۆکرانیا کە کانزای زۆر زۆر بەپیتی هەیە و ئەم کانزایانە لە شەڕشی نوێی تەکنۆلۆژیدا ڕۆڵێکی زۆر زۆر گەورە دەبینن لە بۆ پیشەسازی ئۆتۆمبیلی کارەبایی و ئەم جۆرە شتانە نامهەوێ بچمانە وردەکاریەکانی چونکە ئامانزی بەرنامەکە ئەمەنیە و لە هەمان کاتدا بیهەوێ لە ڕێگای ئەو پرۆسەی ئاشتیە ئیتر رووسیا لە چین دوور بکاتەوە حتا رووسیا ببێتە متتەفقێکی ئەمریکا دژ بە چاینا. بەڵام ئەمە لەگەڵ بەرژەوەندی بەریتانیا یەکلایی نابێتەوە چونکە بەریتانیا ئیتر نیازێکی وای نییە بە ئاسانی واز لە رووسیا بێنێ. بەریتانیا کێشەی دیکەی لەگەڵ رووسیا هەیە چونکە بەریتانیا لە ڕووی جیۆپۆلیتیکەوە چاوی لە قەفقاسیایی چاوی لە دەریای ڕەشە. لە بۆ ئەوەش ئیتر پێی باش نییە شەڕی ئۆکرانیا بوەستێ. ئەو شەڕە هەتاوەکو بەردەوام بێ هەتاوەکو رووسیا چۆک بە رووسیا دابدا ئەمە زۆر زۆر گرنگترە لە بۆ سیاسەتی بەریتانیا. ڕنگ بێ بەریتانیا یعنی وڵاتانی دەرەوەی یەکەتی ئەوروپا وڵاتە بەهێزەکانی ناتۆ وەکو بەریتانیا و تورکیا لە ئایندەدا ئیتر یەکێتی ئەوروپا ناچاری ئەمانە بێ بۆ ئەوەی سوپایەکی تایبەت ساز بکەن. هەر لەبیر مەکەن چەند سەعاتێک بەر لە ئێستا زلەنیسکی لە تورکیا بوو ئیتر تورکیای بەجێهێشت بەنیازە بچێتە سعودیا و ئیتر زەلەنیسکی لە تورکیا بوو ئەمە پرسیارێکی زۆر زۆر گرنگە لێرەدا. یعنی دیارە وا پێدەچێت لە نێوان تورکیا و بەریتانیا و ئۆکرانیای زەلەنیسکیدا شتێک هەبێ بەڵام ئەمە لە ئایندەدا دەیبینین. ئیتر دەبێت بەگشتی ئەوروپا چارەیەک لە بۆ خۆی بدۆزێتەوە. ئەمە زۆر زۆر گرنگە. لە هەمان کاتدا ئەمەی ئیسرائیل کە هەڕەشەی نوێ لە تورکیا دەکا پەیوەندی بەچیەوە هەیە ڕنگ بێ پەیوەندی بەوە هەبێ کە ئەمریکا وایانش ئیدارەی دۆناڵد ترامپ هەروەکو باسم کرد ئیدانەی دۆناڵد ترامپ ئەڵێ ئێمە لە سووریا ئیشمانە سووریا نەکانزای هەیە نەوتەکەی سووریاش ئەو نەوتە نییە دۆناڵد ترامپ چاوی لێبێ لە شوێنێکدا کە پارە نەبێ داهاتی زۆر گەورەی نەبێ کانزای زۆر زۆر بەهێزی نەبن و شوێنگەیەکی جیۆپۆلیتیکی زۆر گەورەی نەبێ وەکو سووریا دۆناڵد ترامپ ئاگای لێ نییە. بەڵام ئەمە لەگەڵ بەرژەوەندی ئیسرائیلدا یەکلایی نابێتەوە و ئەمە دژ بە بەرژەوەندی ئیسرائیل لە ڕنگ بە ئیسرائیل بیهەوێ لەو ماوەیەدا لە ڕێگەی کۆمەڵێک بابەتی وەها ئەو بابەتانە تا چەند ڕاستن تا چەند نا کە ئێران ئاسمانی تورکیا بەکاردێنی بۆ ئەوەی کەلوپەل و چەک و چەک بنێریتە بەیروت و یانیش لوبنان بۆ حیزبوڵڵا ئەمەیان جارێ بەڕاستی نازانین ڕنگ بێ مەبەستێکی سیاسیشی لە پشت بێ. هاوڕێیان گرنگترین هەواڵ ئیتر دوێنێ هات ئەویش ئەوە بوو کە هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدا و مەجلیسی سووریای دیموکراتیک ئەنجومەنی سووریای دیموکراتیک مەسەدا کۆبوونەوە لە کۆبوونەوەکەدا ئیتر تەماشامان کرد بڕیاری زۆر زۆر گرنگ دران دەربارەی حکوومەتی نوێی سووریا. یعنی بە ئاشکرا ئیتر هەدیەیەکی زۆر زۆر گەورە دیاریەکی زۆر زۆر گەورە بە ئەحمەد ئەلشەرع درا کاتێک ئەحمەد شەرع بوو بە سەرۆک کۆمار مەزلوم عەبدی لێدوانێکیدا دانی پێدا نەنا و گوتی ئەمە حکوومەتێکی جیهادیە
بەڵام ئێستاکە تەماشا دەکەین ڕەوشێکی نوێ هاتە ئارەوە لەو کۆبوونەوەیدا ئیتر هێزەکانی سووریای دیموکراتیک و مەسەدا کۆمەڵێک بڕیاریان وەرگرتن و ئەو بڕیارانە ئێستا کە یەک بەیەک لە بۆتان دەخوێنەوە کە گرنگترینیان یەکەمینیان پیرۆزباییکردن لە سەرۆک ئەحمەد شەرع بە بۆنەی وەرگرتنی پۆستی سەرۆکایەتی قۆناغی ئینتقالی لە هەمان کاتدا بانکهێشتکردنی ناوبراو بۆ ناوچەی ڕۆژئاوا و باکووری سووریا. ئەمە زۆر گرنگە. دوو، ڕەزامەندی بۆ تێکەڵکردنی هێزەکانی سووریای دیموکراتیک لە سوپای نوێی سووریادا. واتە ئەمە خاڵی دووەمینە. خاڵی یەکەم ئەکرێ دیپلۆماسی، بەڵام خاڵە جەوهریەکە یەکێکیان لێرەدایە. یعنی ئەتۆ هێزەکەت لەگەڵ هێزەکانی سووریادا دەکەی یەک، وەکو بلۆک دەکەی یەک، تەسلیمیان دەبێ. ئەگەر چێنە ئەو هێزەکانی ژنان یەپەژە چی لێ دەکەی کە حکوومەتێکی پاشخان جیهادی ژن قبول ناکات چۆن هەرچەندە ئەحمەد شەرع بەخۆ ئێستاکە هەندێک ئیتر پێشتر سلاوی لە ژنان نەئەکرد، ئێستا کە تۆقییان لەگەڵ ناکا بەڵام لە دوورەوە سەری ڕادەوەشێنی بەسەر ڕاوەشاندن سلااوێکیان لێ دەکا، بەڵام هێشتا زووە بڵین حکوومەتی ئێستای سووریا لە ناو سوپاکەیدا ڕێگایەک جێگایەک لە بۆ ژنان دەکاتە. ئەو ژنانە چیان بەسەردێ هەتاوەکو ئێستا ئەمە دیار نییە. وا دیارە لە ئەو سەرچاوانەی کە نزیکن لە هێزەکانی سووریای دیموکراتی منیش لەو نێوەدا لە هەندێکیانە پرسی ئەوان باس لەوە دەکەن کە وا ڕێککەوتونە هێزەکانی سووریای دیموکراتیک سەر بە وەزارەتی بەرگری بێ، بەڵام وەکو بلۆکێک لە ناوچەکەی خۆیدا بمینێتەوە. ئەمەشیان 100% دیار نییە کە چۆن دەبێ، بەڵام ئیتر ئەمە دیارە کە هێزەکانی سووریای دیموکراتیک ڕۆڵێکی زۆر گەوریان هەیە لە بەرامبەر شەڕی ڕوبڕووبوونەوەی شەڕی داعش. ئەمانە تەکنۆلۆژیا و چەکی ناتۆ و ئەمریکایان لەبەر دەستدایە. ئایا ئەم چەکانە چۆن ئەکرێ بدەن بە حکوومەتی دیمەشق کە ئیسرائیل وەکو چەتە هەتاوەکو ئێستا ناویان دێنێ و ئەمریکاش بە تەواوەتی لە لیستی تیرۆر دەری نەخستوونە و سزاکانیان هەتاوەکو ئێستا لەسەر. ئەمانەش جێگای پرسیارم بۆیە دەبێت ڕێککەوتنێکەوەی بەڵام جارێ نازانین. پاشان خاڵی سێمین دوورخستنەوەی هێزە بیانیەکان لە ناو هێزەکانی سووریای دیموکراتیک، واتە مەبەستیان ئەو هێزانەی پەکەکەیە. ئەمەشیان چۆن دەبێت 100% دەکرێ ناکرێ، ئایا جلەکانیان دەگۆڕن ماوەیەک دیان شارنەوە دوای لە شوێنی دیکەدا دەیاندنێن. لەمەدا هەندێک حتا لە بێدیەکانیشدا بۆ چوونی جیاواز هەنا لە ڕوودا و کەسێک قسەی کرد بە تەواوەتی جیاواز بوو لەو بەیان نامەیەدا. چوارەم جەختکردنەوە لەسەر یەکڕێزی خاکی سووریادا. ئەمە شتێکی نوێ نیە، پێشتریش هێزەکانی سووریای دیموکراتیک ئەمیان گوتووە. لە هەمان کاتدا گەڕانەوەی دام و دەستگا خزمەتگوزاریەکانی سەر بە حکوومەتی سووریا و کارکردن لە ژێر ناوچەی دەسەڵاتی ئەواندا. ئەو دامەزراوە خزمەت گوزاریانە بۆ خزمەتکردنی هاوڵاتیانە وەک بەشی تۆماری شارستانی بەرژەوەندی خانوبەرە بیمەی کۆمەڵایەتی دامەزراوە تەندروستیەکان کشت و کاڵی پیشەسازی بازرگانی پاسەپۆرت و بەپێی میکانیزمێک کە لە نێوان هەردوو لادا ڕێککەوتون. ئایا ئەمە نەوتیش دەگرێتەوە ئاویش دەگرێتەوە؟ ئەمیان 100% دیار نییە. خاڵی شەشەم گەڕانەوەی کوردانی بە زۆر ئاوارەکراو لە ناوچەکانی خۆیان ئەفرین، ڕەسولعین، تەڵ ئەبیەت و ئەوانی دیکە. ئەمەش خاڵێکی زۆر گرنگە. خاڵی حوتەم پێکهێنانی لیژنێکی هاوبەشی لە نێوان هەرسی دامەزراوەکە یعنی مەسەدە و قەسەدە و وا دیارە ئەوە لای سێم حکوومەتی ئینتیقالی سووریایە بۆ بەدووەداچوون بۆ سەرجەم پرسە سیاسی و سەربازی و ئیداریەکان لەناوە خۆ دەرەوەی سووریادا وەک هەماهەنگی باڵا بۆ باکوور و ڕۆژهەڵاتی سووریا خزمەت دەکات. هاوڕێیان هۆکارەکان چین کە ئیتر مەسەدە و قەسەدە بە پەلا وەها دانیشتن و ئەو بڕیارەیاندا. یعنی من لێرەدا
سێ هۆکار باز دەکەم بێگومان هێزەکانی سووریای دیموکراتیک لایەنگری ئەوە بوون خۆ لە سەرەتاشدا بستنە ناو حکوومەت ئیتیفاق بکەن بەڵام حکوومەتێک دروست بووە کۆنفرانسێک دروست بوو لە بۆ دەستوری بنچینەیدا جگە لە دەوروبەرانی ئەحمەدە شەرع و دەستەی تەحریر و شام و جیهادیەکان کەسی تێدانە ناو حکوومەتەکەی بە هەمان شێوە لە ناو سوپاکەی بە هەمان شێوە و لە ناو گاردی کۆماری نوێ بە هەمان شێوە لە بەرام لە ناو گاردی یعنی لە ناو ئەمانەدا نەوەکو کەسی دیکەی تێدانیا هەمویان بەرپرسیاری ئەلقاعیدەنا بەڵام ئێستاکە لە پڕەوە ئەمە گۆڕدرا هۆکارەکەی چ بوو ئەمە گۆدرا من سێ خاڵ بە پێویست دەزانم باسییان لەسەر بکەم کە لە مێدیاکاندا کەم باسی دەکرێت ئەویش ئەوەیە لە ناو هێزەکانی قەسەدە و مەسەدەدا بێگومان غیرە کوردەکان گەلێک زۆرن یعنی ئەوە هیچ عەرەب لە سەدا 60 نفوسی قەسەدە پێکدێنێ ئەمەیان هیچ و ئەمانە ئیتر هەم بەرژەوەندی تایبەتیان هەیە و ئەمانە هەم بە شێوەیەک لە شێوەکان پەیوەندیان لەگەڵ بە تایبەتی سعودیا گەلێک باشە گەلێک زۆرە لە هەمان کاتدا جگە لە عەرەبەکان جگە لە مسلمانەکان ئەرمەنی و کریستیانەکانان ئەرمەنی و کریستیانەکان لە ناوچەی ڕۆژئاوا و باکووری سووریادا دوو نەتەوەی هەری سیاسی و دوو نەتەوەن هەری زێدە گرنگی بە ئەدەبیات زمان زانست خوێندن و شتیوا ئەدەن ئەم جۆرە چین و توێژانە هیچ کاتێک نیان هەوێت لە دەرەوەی سیستەمدا ببینن ئەوە ئامانە تەجروبیان زۆر زۆر هەم تەجروبەی کوردەکان و نەتەوەکانی دیکەیان هەیە کە ئیتر دەزانن دەستکردنە بڕنوویەک و هێڕشکردنە سەر ڕەبیعەیەک ویانیش ئیعلانکردنی شەڕی چەکداری دژ بە دەوڵەتێک دژ بە سیستەمێک ویانیش دەرچوون لە ناو سیستەمێکدا زۆر زۆر ئاسانە بەڵام کاتێ دەرچووی گەڕانەوەی زۆر زۆر زەحمەتە دەبێ باز بدەیت و تەنانەت بازدانەکەشی وها بە ئاسانی لە کۆرت لێت ناگەڕێت تەماشاکە حیزبی دیموکرات و کۆمەڵە هیچ هێزێکیان نەماوە لە ڕاستیدا حەزیش دەکەن بستنەوە ناو سیستەم بەڵام سیستەم ئەمانە قبول ناکە ئەم جارە هەتاوەکو ئێستا پەکەکە بەو دەردە دەناڵێنێ هەموو هەوڵەکەی ئۆجەلان ئەوەیە کوردەکان بگەڕێنێتەوە ناو سیستەمی تورکیا یعنی خاڵێکی زۆر زۆر گرنگ هەیە دەبێ ئینسان لە جیۆپۆلیتیکی نوێ تێبگا لە بۆ کوردەکان حتا حدێک لە دوای 2003 لە عێراقدا هەتا 2017 هەبوو لە هەفتەدا هەندێک شکا بەڵام دوایی دیسا دەستی پێکردەوە و لە 2014 لە شەڕی کوبانێ بەدواوە سەبارەت بە هێزەکانی سووریای دیموکراتیکش هەمان شت دەستی پێکرد ئەمە چێ دەستی پێکرد پێشتر کوردەکان عنسوڕێکی تێکدەرانە بوون لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ویان جوها تەماشا دەکران وەکو لایەنێک تەماشا دەکران کە دەیانەوێ سیستەمی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تێک بدەن واتە دەوڵەتی سربەخۆ دروست بکەن خەریتە بگۆڕن ئۆتۆنۆمی فدرالی ئەوانەش هەمووی بە جیاوازخوازی لە قەڵەم دەدەن بەڵام لە دوای 2003 تەماشامان کرد شیعە و سوننە کەوتنە ناو یەکتری مامجەلال لە بەینیان بوو ئیتر بەبێ مامجەلال کێشەیەک لە نێوان شیعە و سوننە چارەسەر نەدەکرا بەبێ مەسعود بارزانی حکوومەت پێک نەدەن هەموو حکوومەتەکان لە هەولێر پێک دەهاتن وانە لە 2017دا ئیتر ئەو ڕیفراندۆمە ئیتر ئەمەی شکاند بەڵام دوای ڕیفراندۆم بەلادانی مەسعود بارزانی وەک سەرۆشی هەرێم و هێنانی نێچیروان بارزانی ئەمە بە ناچاریش بێ دووبارە دەستی پێکردەوە هەتاوەکو ئەمڕۆکە ئەو ڕۆکە تەماشا دەکەین ڕۆلی مەسعود بارزانی لەو پرۆسەیەدا حتا لە مەسەلەی سووریەتدا تەماشا دەکەین پێمان خۆش بێیان نا ئیتر ئەمڕۆرە گەورە بووتەوە لە بۆ هەندێک ئیتر ئەو پێکهاتانەی لە ناو قەسەدە و مەسەدەدا لەو بارەیەوە ئەوانە زۆر زۆر
پۆلیتیکترن سیاسیترن لە کوردەکان و ئەمانە باشتر هەڵومەرجی سیاسەتی نێودەوڵەتی دەخوێننەوە لە بۆ هەندێک ماوەیەکی درێژ ئەتۆ لە حکوومەتی ئینتیقالی دیمەشق دوورکەوە ڕنگ بێ زیانێکی زۆر زۆر گەورەی هەبێ کە نەتوانی لە ئایندەدا بە ئاسانی چارە سەری بکە ئێستاکە لەگەڵی دابی لە ناو دیالۆگ دابی لەگەڵ ئەو حکوومەتە بی باشترە لەوەی کە لە بەرامبەری بێ ئەمە خاڵێکی زۆر زۆر گرنگە. دوو خاڵێکی دیکە یعنی هەمومان دەزانین بە هاتنی دۆناڵد ترامپ کۆمەڵێک بڕیاردران یەک لەو بڕیارانە کۆتایی بە هەموو ئەو بودجە و گروپ و ڕێکخراوە ئەمریکیان نەهێنرا کە یارمەتی ئەدەن هەموو جۆرە یارمەتیەک یارمەتی بۆ لێ قەوماوان بۆ ئاوارەکان بۆ مەلەرزە بۆ لافا و بۆ هەموو شتێک ئەمانە هەوی بڕانوە ئەوی یارمەتیە کاریگەرێکی زۆر زۆر گەورەی بارگررانێکی زۆر زۆر گەورەی ئێستاکە دەخاتە سەر هێزەکانی سووریای دیموکراتیک و ئیدارەی خۆسەری چونکە لەوێ ئیتر زیاتر لە 300 ئاوارە هەن کە بەشی زۆریان خەڵکی ئەفرینن ئەمانە ڕۆژانە ئێستاکە لە مەکتەبەکانی تەبقە و ڕقەدا دەخەون لەناو ئەو سەرمایە سۆبەیان نییە یا تاقییان نییە خواردنیان نییە ئاو دێتە ژێریان هیچ جێگایەکیان نییە ئەمانە هەموو ڕۆژێ قیر و هاواریانە ئەی هاوار چارەیەکمان بۆ بکەن بۆیە دەبێت ئەمانە بگەڕێنەوە پاشان گیراوانی داعش ینی باس لە 50,000 کەس 6,000 کەس دەکرێت بە هەمویان بە ماڵ و منداڵەکانیشە مەسرفی ئەوانە پارەی ئەوانە خەرجی ئەوانە خواردنی ئەمانە 6,000 گەلێک زۆرە یانی ئەمە لەکوێ دێ بەڕاستی لە ناو زینداندایە نەکارێک دەکەن نە شتێک دەکە کێشێک دروست دەکە ئەمە باشتر وایە ئەمانە لەگەڵ حکوومەتی دیمەشقدا چارەسەر بکرێ هەریس نەوێ بارگرانیەکە سوک بکرێ و ئیتر خاڵی ئاخیری تاکید نازانین بەڵام ئەکری بیر لەوە بکەینەوە نامەکەی ئۆجەلانە ئۆجەلان وا دیارە ئیتر بەپێی گوتەبێژی دەم پارتی ئایشە گوڵدۆغان 3 نامەی ناردووە نامەیەک لە بۆ قەندیلە نامەیەک لە بۆ هێزەکانی سووریای دیموکراتیکە و نامەیەکیش لە بۆ ئەوروپایە ئەوەی ئەوروپا لەلایەکدانێت چونکە ئەوروپا ڕێکخراوی پەکەکەی ئەوروپا ڕۆڵێکی وای نییە ینی قسەیەکی یەکلاکەرەوە ناکە بەڵام قەندیل و ڕۆژئاوا قسەی یەکلاکەرەوە دەکەن ئەو نامەی ئۆجەلان ئایا شتێکی وای تێدا بووە کە لەگەڵ حکوومەتی ئێستای سووریا حکوومەتی ئینتیقالی ڕێک بکەونیان نا من ئەمە بەتەنیا بە گومان نابینم پێم وایە بەشێک لە ڕاستی تێدایە چونکە ئۆجەلان هەستی بەمە کردووە کە ئەمە چەند مەترسیە ئەتۆ هەتا دوایی لە سیستەم یاخی ببی لە سیستەم بتۆرەی تەماشاکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەمانەی وەکو کوردەکان بوون کە کۆماری لە سەردەمی کۆماری ئەزەربایجان و کۆماری کوردەکان ئەزەریەکان بوون بەڵام دوای ئەوە هەر زوو ئەزەریەکان چوونەوە ناو سیستەم و خۆیان بە ئێرانی زانی گوتیان ئێمە ئێرانین بە هیچ شێوەیەک جودا خوازیان نەکرد حتا وسکوتیان کرد لە مافەکانی خۆیان بەڵام لە دواییدا ئیتر پەیتا لەناو سیستەمدا جێگیانگرت ئێستا کە گەورەترین هێزی ئابووری ئەوەن ئەزەریەکان تەنانەت لە ناوچە کوردیەکانیشدا هێزی هەری زۆر لەناو ئیتلاعات و لەناو سوپا ئەوە دیارەکە تورکەکانن ئەزەریەکانن بەڵام کوردەکان چیان بەسەر بزانە لە هەموو شتێک بێبەریکران ڕەنگ بێ ئۆجەلان ئیتر زیندان وا لە مرۆڤ دەکا نەوەک جارێک 20,000 بیر بکاتەوە ئیتر ڕەنگ بێ لە فکری ئۆجەلاندا ئەمە گۆڕانکاری بەسەردا هاتە بێ بیهەوێ ئەو ئەمە بکە لە هەمان کەدا ئەمە داخوازیەشی دەوڵەتی تورکیاشە دەوڵەتی تورکیا ئیتر لە پاشان کە باسی پرۆسی ئاشتیمان کرد لەوێدا زیاتر ئەتوانین باسی بکەین ئەگەر کاتمان هەبوو دەوڵەتی تورکیا ئیتر لە بەرنامەکانی پێشودا باسمان کردووە هەست بە مەترسیەک دەکا ویانیش هەست بە نادیاریەک دەکا
هەموو کەسێک وەکو ئەوروپیەکان وانە کەندا و مەسەر ئۆردون هەمویان هەز بە مەترسیەک دەکەن، هەز بە تاریکێک دەکەن، هەز بە نامۆیەک دەکەن لە جیهاندا لە ڕۆژهەڵات ناوەڕاستدا چی ڕوئەدا ئەم نازانین بەڕاستی. یعنی لە دنیا هەمووی گۆڕاوە، سیستەم هەمووی گۆڕاوە، ئیتر هەتا وەکو دی ڕژێمە دیکتاتۆرەکان دێنە سەردەسەڵات ئەمانە نەوەکو لە سیاسەتی دەرەوەدا حیساب لە بۆ هیچ کەس ناکەن، حیساب لە بۆ یاساکانی خۆشیان ناکەن، حیساب لە بۆ نەتەوەی گرتوەکان ناکەن، حیساب لە بۆ ئەنجومنی ئاسایش ناکەن کە هەمیان بە خۆیان دامەزراندەوە تێیدا ئەندامن لە هەمان کاتدا لە سیاسەتی ناوخۆش تامە ناکەن. ئەمەیان یەک. خاڵی دووەم کۆمەڵێک مەترسی هەنە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا، هەر کەس دەیەوێت تەدبیری خۆی وەربگرێ. دەوڵەتی تورکیش یەک لە تەدبیرەکانی ئەوەیە کە ئەو چەکەی لە دەستی هێزەکانی سووریای دیموکراتیکدایە کە بە ئەو چەکە بەتەنیا لە دەست ئەواندا نەبێ، بەڵکو ئەو چەکە بەسترا بێتەوە بە دەستگایەکی دیکە بۆ ئەوەی بە ئاسان نەتوانین تەقەی پێ بکە دژ بەمن. یعنی مەبەستیان ئەوەیە ئەنتیگراسیۆن ئاوێتە بوونی هێزەکانی سووریای دیموکراتیک لە ناو سوپای سووریادا لە بۆ ئەوان ڕنگ بێ باشتر بێ. ئیتر ئەمە زۆر گرنگە. خاڵێکی دیکەش ڕنگ بێ پەیوەندی بەوە هەبێ هەروەکوتم ئیتر ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە 20 ساڵی دواییدا چێتێکیدا ئاکتۆرە نادەوڵەتیەکان تێکیاندا. دەوڵەتەکان هیچ دەوڵەتێک لە دژی دەوڵەتێکی دیکە شەڕی نەکردووە، وانە حەماس شەڕی کردو لە دژی ئیسرائیل، حیزبوڵڵا شەڕی کردو لە دژی ئیسرائیل، داعش شەڕی کردووە لە دژی سووریا، داعش شەڕی کردووە لە دژی عێراق، هێزەکانی سووریای دیموکراتیک دژی داعش و دژی تورکیا شەڕی کردووە، وانە ئیتر حەشدی شەعبی بە هەمان شێوە. ئیتر ئەو هێزانە بتەوێت و نەتەوێ لە بۆ ئەو هێزە ئەو ئاکتۆرە نادەوڵەتیانە لە بۆ سیستەمی جیهان هەڕەشەن. یعنی ئەگەر هەڕەشەش نەبن نیگەرانین دەبێ بە شێوەیەک لە شێوەکان بە دەوڵەتەکان بە دەوڵەتێک ببەسترێنەوە. ئەگەر تاڕادەیەکیش ببینن دەبێ ببەسترێنەوە لە بۆ هەندێ ڕنگ بێ ئەمەی کە ڕوویدا ئەو بڕیارەی قەسەدە و مەسەدا دوور نەبێ لە داخوازیەکانی ئەوروپا و ئەمریکاش. ئیتر ئەمە وابزانم بەسە. هاوڕێیان سەبارەت بەو پرۆسەی کە لە تورکیادا هەیە هەوڵ دەین باس لەوە بکەین، بە کورتی باسی دەکەین، چونکە لە بەرنامەی پێشودا باسم کرد. زۆر سوپاسان دەکەم کە سەرنجی زۆرانی ڕاکێشا بە تەنیا لە یوتیوب 5,000 کەس تەماشای کردووە وە گەلێک تەلەفۆن و پەیامم لە بۆ هاتن، گەلێک دەستخۆشی و ئەوام لە بۆ هاتن. سوپاسی هەموو لایەکتان دەکەم، هیوادارم بەردەوام بن لە پشتگیریکردن و لە ناردنی ئەو ڤیددیوانە لە بۆ دۆستەکانتان و داوایان لێ بکەن کە ببن بە ئابۆنەوەیانیش وەکو پێی دەڵێن لە کەناڵی یوتیوب، وەکو چۆن لە فێسبوک فۆلۆوەر هەیە لە یوتیوبیش سوبسکرایب هەیە، چرکەیەک لەسەر سوبسکرایب دەکەی کە بەردەوام لە سەر ڤیددیۆکانی من لە ژێرەوە شتێک هەیە بە ناوی سوبسکرایب کە چرکەت لێکرد ئیمەیلی خۆت دەنووسی و لە ئایندەدا دەبیە سوبسکرایب. کاتێک من فلیمێکم ساز کرد گوگل ئاکاونت لەسەر تەلەفۆنەکەت ئاگدارت دەکاتەوە، ئەو کاتە پێویست ناکە بڵێ ڤیددیۆکانی تۆ دەبینم یان نابینم. ئەگەر ئەمە بکەی ئەتوانی بەردەوام بیبینی. تکاتان لێ دەکەم داوا لە هاوڕێ دۆستەکانتان بکەن ئەم کارە بکەن. ئەمە بۆ منیش باشترە، چونکە بەشێک لە هاوڕێیان تەلەفۆنم بۆ دەکات لەسەر هەمان بابەت، ئەڵێ وەرە نیو سعات قسە بکەین، سعاتی قسە بکەین، کەچی من نیو سعات ڤیددیۆکم ساز کردووە لەسەر ئەمە. ئەوە بۆ چوری من ئەو کاتە دەزانی ئەتوانی لە دوای ئەوە تەلەفۆن بکەی ڕەخنەت هەبێ تێبینیت هەبێ، زۆر ئاساییە. بابینە سەر مەسەلەی ئەو پرۆسەی کە دەوڵەت باخچەلی دەستی پێ کردووە. ئێستاکە ئەو پرۆسێش تەماشامان کرد لە قۆناغی دواییدا وەفدێکی دەم پارتی هاتە کوردستانی عێراق، لەوێدا لەگەڵ پارتی و دواییدا لەگەڵ یەکێتیش کۆبوونەوە، دوێنێ لەگەڵ نێچیروان بارزانیش کۆبوونەوە. وابزانم بە تەواوەتی سەیرم نەکرد، بەڵام وا پێ دەچێت کۆ ببنەوە و یانیش کۆ دەبنەوە. بەڕاستی ئەوم
نەمتوانی کاتم نەبوو سەیری بکەم کە چیان وتووە بەڵام شتێکی جیاواز ناگوترێ. ئیتر هەر ئەوەیە کە مەسعود بارزانی گوتی، بەڵام پرسیارە سەرچیەکە ئەوەیە ئێستاکە لە کاتێکدا ئەمە دەکرێت لە تورکیادا گەورەترین ئۆپەراسیۆن هەیە ئێستا لە هەموو شارەکان بە تایبەتی لە شارە کوردیەکان و پێویستە 6,000 کەس کە زۆربیان کوردن ئەوانەی کوردیش نەبن لە هەنگری دەم پارتی و هەدەپەی پێشونە دەبێ ئەوانە دەستگیر بکرێ. 6,000 کەس چالاکوان، ڕۆژنامەنووس، سیاسەتمەدار، هەر کەسێک. ئەمانە چێن؟ ئەمانە ئەو کەسانن کە لە ناو ڕێکخراوی هەدەک ناویان هەیە و یانیش ئەندامن. هەدەک چیە؟ هەدەک ڕێکخراوێکە وا بزانم ئەگەر هەڵا نەبم لە 2011 بوو لە نۆتەکانی ئیمرالیدا، ینی کاتێک ئەدڤوکاتەکان پارێزەرەکان دەستنە لای ئۆزەلان لەوێدا ئیتر ئۆزەلان داواکاریەکی وای کردووە کە ڕێکخراوێک دروست بکرێ، ئەو ڕێکخراوە لە چەپ و سۆسیالیست و کرێکار و ڕەنزدەر و جووتیار و هەمووی کورد و تورکان پێک بێ و ئەمە بێتە چەترێک، ئەمە جیاوازتر بێت لەو حیزبەی کە لە ناوچەکانی دیاربەکر و وان و شەڕنەخساز دەکرێت، ئەمە لە بۆ تورکیا بێ و ئێستاکە ئۆپەراسیۆنێکی زۆر گەورە دژبەوە دەستی پێکردووە. ئایا ئەمە چییە؟ بەڕای من ئەمە لە بەرنامەی پێشودا خاڵێکم باس کرد، گوتم لێرەدا یعنی خۆی بەگشتی دوو بۆچوونەیە. بۆچوونێکیان ئەوەیە کە ئەردۆغان بێگومان ئاگدارە لە ناو پرۆسەکەدایە، بەڵام ئەردۆغان بیر لە دەسەڵاتی خۆی دەکاتەوە، بەر لەوەی بیر لە دەوڵەت بکاتەوە، بەرژەوەندی دەوڵەت بکاتەوە بە پێچەوانەی باخچەری، بیر لە دەسەڵاتەکەی دەکاتەوە، دەیەوێت دەسەڵاتەکەی قایم بکە بە شەرتێک ئەم کارە دەکا کە ئەو جارێکی تر وەکو سەرۆک کۆمار هەڵبژێرێتەوە. لە بۆ ئەوەی وەکو سەرۆک کۆمار ئەتۆ هەڵبژێردرێەوە بە تەنیا بەسنیە لەگەڵ دەم پارتی دابنیشیوانیش وعدیان لێوەرە بگری کە لە ئایندەدا ئەتۆ دەنگ ئەوە ناکەی، یعنی دژی ئەردۆغان نابی، بەڵکو دەبێ ئەو زەمینە تێک بدا کە ئەگەری هەیە ڕێککەوتنی لۆکالی ساز دەکەم، یعنی ڕێککەوتن لە شارە جیاوازەکان وەکو ئەوەی کە پێشتر لە ئیستانبول ساز کرا، چەند جارە لە ئیستانبول ساز دەکرێت، پێشتر لای دەمیرتاش سەرپەرشتی ئەو کاری دەکرد بۆ هەندێک بردیانە زیندان پردێک بوو لە نێوان کورد و تورکەکاندا، کەسێکی وەکو ئیکرەم ئیمامۆغڵو 3 جار هەڵبژێردرایەوە و ئێستاکەش کاندیدە ئیتر جاپە بە ئاشکرا گوتی ئەوە کاندیدە لە بۆ سەرۆک کۆماری لە ئایندەدا. بێگومان فرتوفێڵێک دەدۆزنەوە لە ناو جاپە کەسێکی دیکە دیسا وەکو کاندید نیشان دەدەن، هەڵبژاردنەکە دەخەنە دەورەی دووەم وەکو پێشتر، لە دەورەی دووەمینیشدا لەگەڵ ئەو کاندیدانە سازشێک دەکەن، شتێکیان پێدەن، پۆستێکیان پێدەدەن، ئیتر دوایی دیسا ئەردۆغان هەڵدەبژێردرێتەوە، شتێکی وا دەکەن. بەڵام ئەمە گرنگ نییە، ئێستاکە دەبێت زەمینەی ئەو ڕێککەوتنەوە ئەو ئیتفاقە نێوان جاپە و کوردەکان و یانیش ئۆپۆزیسیۆن و کوردەکان نەمێنی لە بۆ ئەردۆغان، لە بۆ هەندێ ئەو ڕێکخراوە ئەو جەران ئەو کاتەکە سازی کرد بۆ ئەو بۆنێ سازی کرد بۆ ئەوی زەمینەیەک دروست بە ئیتیفاقی کوردەکان و تورکە دیموکراتەکان ساز بێ. ئێستا کە دەبێ ئەوە نەمینێ، یعنی بزانە چەند ناکوکە لەلایەک ئەتۆ وەفدی دەم پارتی کە یەکێک لە ناویدا وەکو سری سورەیە ئۆندەر جێگری سەرۆکی پەرلەمانە دەینێریە سولەیمانیە، خوا بزانێ لە سولەیمانیە لە پشت پەردەکاندا لەگەڵ ئەندامێکی پەکەکەش کۆبووتەوە یان لە هەولێر لە هەمان کاتدا ناچاری دەکەی کە خۆی بچەمێنێتەوە لە بۆ مەسعود بارزانی، بەڵام لە هەمان کاتدا 6,000 کەس دەگری کە بە داخوازی ئۆجەلان ڕێکخراوێکی ئەساس کردو. بزانە چەند ناکۆکیە، بەڵام ئەوە سیاسەتەیتر سیاسەتی تورکیا وایە. ئەمە خاڵێکی دیکەیان بێگومان بۆ چوونێکی دیکە هەیە، ئەڵێ هیچ جیاوازیەک نییە، ئەمە بۆ ئەو مەبەستە ساز دەکرێت بۆ ئەوەی بە نەتەوە پەرستە تورکەکان بڵێن تەماشاکەن ئێمە دەم پارتیمان
لە قۆناغێک هێنا ئەم قۆناغە کە ئەمڕۆ داوا بکە لەبەرمان بپاڕێتەوە بڵێ ئەی هاوار کاوەرن لە زیندان دەرمان بخەن قایممان نەخەنە سەرێ سەرۆکی شارەوانیمان لێمەستن لە جیاتی ئەوەی داواکاری زۆر بکەن بۆیە ئێمە پرۆسەی ئاشتیمان کرد بەڵام لە ئاشتیەکەدا عەزەڵاتی ئێمە بەهێزترە گەورەتر دوو بۆچوونی وانە هەردوو بۆچوونیش ئەکرێ ڕاز بن بە شێوەیەک لە شێوەکان ئەمانە بێگومان هەنا ئێستا کە ئەمە بەردەوامە لێرەدا ئەمن مەترسیەک دەبینیم لەسەر ئەو پرۆسەی کە دەستی پێکردووە بەنسبەت ئەوە ینی پرۆسەکە بێگومان پرۆسێکی زۆر باشە دەرفەتێکی زێڕینە زۆر باشە ئەگەر دەرفەتەکە کەمیش بێ ئینسان دەبێ سوودی لێ بینی و بیقۆزێتەوە بەڵام یەک لە مەترسیەکانی ئەوەیە کە دەم پارتی لە ئێستادا نابێ بە تەنیا خۆی بکاتە شوێنی پۆستەچی یانیش پۆلیسی هاتوچۆ بچێتە ئەو بەر و بچێتە ئەو بەر و پەیامی ئەو بداتەوە پەیامی ئەو بداتەوە بەڵ دەبێت بە خۆی بەشێک بێ ئەتو حیزبێکی تورکیای ئەتو دەبێت بە خۆت بەشێک بێ لە پرۆسەکە یعنی ئەو جلان هەر کاتێک دەتوانێ پەیامێک نامەیەک بنووسێ دەوڵەت پێی خۆش بێ دەینێری ئێستا کەشکە دەوڵەت پێی خۆش بۆ ئەوانە چوینە بە ئاشکرا لەگەڵ مەسعود بارزانی و لەگەڵ بافێل تاڵەبانی دادەنیشن خۆ بەبێ ئیجازەی دەوڵەت نییە ئەگەر دەوڵەت نەیهەوێ ئەوانە ئەو جەلان نابینن کەواتە ئەو جەلان بە خۆش دەتوانێت نامەیەک بنووسێ ئێوە لە جیاتی ئەوەی ببنە پۆستەچی دەبێت بەڕاستی ئەوەی خۆیان ببینن بە خۆیان کارێک بکەن لێرەدا وەکووتم پرسیارەکە ئەوەیە ئێستا کە وەکووتم دەوڵەت ویانیش ئەردۆغان ڕەزب تەیب ئەردۆغان زەمینەی دیموکراسی و ئیتیفاق لە دژی خۆی هەمووی لە ناو دەبە و ئەگەر ئەمەی لە ناو برد سبەینێ تورکە دیموکراتەکان باوەڕیان بە کوردەکان نامینە کوردەکان باوەڕیان بە تورکە دیموکراتەکان نامینە هیچ ئیتیفاقی نابێت پرۆسەکەش سەر نەکەوت ئەو کاتە ئەگەر دارێک لە تورکە دیموکراتەکە بدا 5 دار لە تۆدا دەبێ حیسابی ئۆکی مەترسیەکەی لەمەدایە لە بۆ هەندێ بەڕاستی چۆن دەکرێت هەردوو لا بەیەکەوە بەڕێوە بچن ئەمە دەبێ بیری لێ بکرێت بێگومان ئەو بارە قورسە بە تەنیا بەدەم پارتیش هەڵناستێ هیوادارم کە جاپە و یانیش لایەنەکانی دیکە لە ناو تورکیاداییتر لە ڕۆژانی ئایندەدا تەدبیرێک وەربگرن چونکە هەموو ڕۆژەیە ئەو قەیومانە و ئەو جیراوانە هەمیان کوردین تورکێکی زۆر دەگیری ئێستا بە سەدان ڕۆژنامەنووس گیراون لەو ڕۆژانەدا ئێستا کە لە دژی تووسیات یعنی دائیرەی بورژوازی تورک گەورەترین دۆز کراوەتەوە لە دژی ئیکرەم ئێمامۆغڵو وابزانم 27 دۆز کراونەوە سەرۆکی شارەوانی گەورەترین شارەوانی تورکیا 20 ملیۆن کەس هەڵی بژاردووە 27 دۆز کراونەتەوە لە دژیەوە یعنی ئەمە ئللا دەبێت ڕاپەڕینێک بکرێ و یانیش مانگرتنێک بکرێ دەبێت ئللا شتێکی وا بکرێت جا نازانم ئەو جەهە پێدەیکا یان نایکا چونکە بەڕاستی ئۆپۆزیسیۆنی ئەردۆغانیش ئۆپۆزیسیۆنێکی سەیری ینی مەترسیەکانی ئەمن دەمەوێت بە کورتی باس لە ڕۆلی بارزانی بکەم یعنی بەر لەوە باس لەوە دەکەم چونکە سبەینێ پێمان دەفرۆشنەوە چۆن لە سرێدا باسمان کرد ڕەزب تەیب ئەردۆغان حتا دەوڵەت باسەریش ڕنگ بێ بە تورکەنەتەوە پەرستەکان بڵێن تەواو پرۆسەی ئاشتیمان ڕاگەیان بەڵام چەکمان لە دەست دەرهێنان و ئەوانەی شاریش هەمومان دانە بەرقامچی هەمومان خستنە زیندانەکان لەسەر عەرزمان درێژکردن ڕامان کێشان لەسەر چۆکمان دادان ئێستاکە ئەوان داوای شتی سیاسیمان لێ ناکەن لەبەرمان دەپاڕێنەوە لە بۆی قەیومیان نەخینە شوێنیان گوناحە با قەیوم نەخینە شوێنی ئەوان هەندێک مافی زمانی کوردی وشتی وایان پێ بدەین ئێوەش قبولی بکەن لە هەمان کاتدا لەناو کوردەکاندا سبەینێ چ دەبێ ئەوە باش دەزانم سبەینێ دەهۆڵ و زۆر نای گوای یەکێتی نەتەوەی لێ دەدرێ لە ئێستاوە بەشێک لە ڕاگەاندنەکانی پەکەکە دەستیان پێ کردووە پەکە و پارتی
بەڵام هاوڕێن ئەمە سەرباری ئەوەی ئەو اتفاقێکی زۆر باش لە نێوان پارتی و پەکێکە من دژینیم من لاینگرم دەبێ ئەوە هەبێ اتفاق هەبێ بەڵام هیچ زۆرە اتفاقێک لە بینی کوردەکاندا هیچ کات بەخۆشی کوردەکان نەبووە بە شەقی دەرەوە بووە لە اتفاقی واشنتۆنەوە بگرە هەتا وەکو اتفاقی 2013 بوو چەند بوو کۆنگری نەتەوەیی سازکرا و مەسعود بارزانیان پێشنیار کرد وەک سەرۆک و دوایی ترپەکەکە پێشنیارێکی ئەلتەرناتیفی کرد کە لەیلا زاناش جێگیری بێ ینی هاوس سەرۆک بێ مەسعود بارزانی ئەوەی قبول نەکرد چونکە مەسعود بارزانی هاوس سەرۆک قبول ناکە ئەوە بیرو بۆچوون و پارادیگمی پەکەکەیە ئەو جەلانە کاک مەسعود شتیوا چۆن قبول دەکە شتی وای نەکرد لە ئایندەشدا شتێکی وا دەکرێتەوە دیسان هەمان شانۆگەریمان پێدەفرۆشنەوە وەکو چۆن تورکان ئەو شانۆگەریە بە تورکەنەتەوە پەرستەکان دەفرۆشن کوردەکانیش دێن ئیتر شانۆگەریەکیی کۆنگرێنەتەوە یەکێتی نەتەوەی وان دیسا پێدەفرۆشنەوە ئەوە لە ئەساسدا لە بۆ قۆناغێکی زۆر کورتەوە کوتم بەڵام دەستی دەرەکی تێدایە بە شەق پەیمان دەکەن دەبێ ئەوە قبول بکەین بە شەق پەیمان دەکەن زۆرم پێسەیرە مەسەلەن لێدوانی نازانم کاک مەسعود دوای گوت بوویان نە بەڵام نێچیروان بارزانی مەسەڵەن ئەڵێ دەبێ پەکەکە وەڵامێکی ئەرێنی نامەکەی ئۆجەلان بداتەوە ئێکاک ما پەکەکە و ئۆجەلان عینی حیزب نینە هیچیان لەمانە پارتینیان حیزبێکی دیکەنە تو چ کارت پێدایە ئەتو چۆن دەتوانانی لەناو حیزبێکدا بڵێ فلانە کەس تکایە بە گوێی فلانە کەسی بکە یعنی ئەوە مەلا و پیا و چاک و شتیوە کە دەستنە ماڵان بە کوڕەکە دەڵێ تکایە گوێ لە داکت بگرە گوێ لە باوت بگرە عاقڵ بە ئەوەی کاک نێچیروان بارزانیش بەڕاستی لە لای من شتێکی کۆمیدی بکڵێ هیواداریم پەکەکە بە گوێی ئۆجەلان بکە یعنی بە گوێی ئۆجەلان بکات چ بکە چەک دابنێ ینی ئەمە قسەکانی ئارگومنتەکانی پێشومان یەکلایی دەکاتەوە کە پارتی بەشێکە لەناو پرۆسەکە لە هەمان کادا تەزمیناتێکە هەم لە سووریا هەم لە عێراق لە بۆ تورکیادا ئەگەر شتێکی وا بکرێت لە ڕێگای بارزانی دەکرێت ئەمە لە بۆ دەوڵەتی تورکیا چەندین ئاڤانتاژی هەیە یەک لەوانەوە گوتم قیدکردنەوەی بارزانی وەکو سمبولی کورد کە پەکەکەش ئەو زەمینەی تێدا هەیە لە بۆ هەندێک بەکاربێ لە هەمان کاتدا ئیتر ئەمە لە بۆ بارزانیش زۆر باش ینی بارزانی لە 2013دا لە سەردەمێکدا وای کرد کە مەسەلەی مەشروعبوونی سەرۆکایەتیەکەی سەرۆکایەتی هەرێم جێگەی پرسیار بوو جێگەی مشتمڕ بوو بەردەوام لە پەرلەمان سوێن بخوایان نەخوا وانە لەو کاتەدا ئەم شتانە ڕوویاندانیتر ئێستا کەش کە بارزانی پۆستی سەرۆکی هەرێمی نییە پۆستی سەرۆکی حیزبی هەیە کاتێک بینیمان وەفدی دەمپارتی ئەڵێتن بەڕێز ئۆجەلان و سەرۆک بارزانی ئەمە ئەوە نیشانەدا بێگومان بەڵام ئەو ڕێککەوتنێکی خراپ نییە نازانم لە کۆتاییدا دەمەوێ ئەوە بڵێم نازانم ئەو سۆرانی زمانانەی خۆیان بە پەکەکە هەڵواسیوە ئەمانە چییە ینی دەردیان چیانم ئەوانە کێشیان چییە پەکەکە و پارتی ڕێک دەکەون ئێوە بۆ کێشتانە بۆ دەیکەنە کێشە بەڕاستی ئێستا ناتوانێت ڕەخنە بکە خوێندنەوەی بۆ بکە بەڵام بۆ دەیکەنە کێشە بەشێکیان کرد دەیکەنە کێشە ینی ئەمە لەوە دێ کە کۆمەڵی کەس بە تەنیا لە بۆ دژمنایەتی کردنی پارتی خۆیان بە پەکە هەڵواسیوە بەشێک بەداخەوە ینی شەڕی چەکداری وایە شەڕی چەکداری ئەگەر ناچاری بێ پێویستی بێ نازانم چی بێ من کارم بەوە نییە بەڵام چی ئینسانێک هەڵدەقڕتێنێ چ ئینسانێک دروستەکە ویانیش چی ئینسانێک دێنیتە ناو حیزب و نزیکی حیزب بزانە مەسەرەن ئەوانەی پرۆپاگەندە دکەن لە دەوروبەری پەکەکەوە لە دژی پارتی من بەشێکی زۆریان دەناسم هەر هەمویان
دۆسیای ئابڕۆبەرانیان هەیە لە ناو کۆمەلگادا. یەکێک دزی کردووە، پارەیەکی زۆری لە کەسێک بردووە، ئەو کەسە ئەندام پەرلەمان بۆ پێشتر لە سلێمانی و لە هەولێر لە دادگا شکایەتی لەسەرە، هەڵاتوە چۆتە دەرەوە، هیچ نەماوە لە بۆ ئەوەی ئابڕوچوونەکەی خۆی ببە، ئیتر بووە تا پەکەکەیەکی عیار 24 وەلەوە لە سێبەری پەکەکەدا 24 ساعت هەر شتێک ئەڵێ دژی پارتی و بارزانانی. کاکە پارتی و بارزانانی ڕەخنە دەکەی شتێکی باش، ئەمن باوەڕم بەوە هەیە کە دەبێت ڕەخنە بکری، حتا ئەگەر یەکێتی نەتەوەیەکی ڕاستەقینەش بکرێ، یەکێتیەکی ڕاستەقینەش بکرێت لەنا یەکێتی بەبێ من ملانەی قەت نابێ، ئەم باوەڕم بەوە نییە. بەڵام لە سێبەری پەکەکە مەکە، بخۆت بیکە. بۆ لە سێبەری پەکە دەکەیت، چونکە سبەینێ پەکە و پارتی ئاش دەبنەوە، ئەتۆ لە عەرز دەمینێ. حتا کەس دەناسم دزی لە خودی پەکەکە کردووە، بەڵام پەکەکە ئەمڕۆکە پێویستیەتی، هەتا ئەمڕۆ پێویستی بوو، بۆ چونکە چەکی بەدەستەوەیە جگەلەوەی شەڕ دەکا لەگەڵ دژمنەکە لەگەڵ تورکیا، لە هەمان کاتدا لەگەڵ حیزبێکی کوردیش لە ناو ناکۆچیدایە، پێویستی بە کەسانێکە کە ڕویان قایم بێ و هەموو جۆرە پرۆپاگەندێکی هیچ پوچ بکەن، بزانە وەزعی شەڕی چەکداری چت بەسەردێنی. ئەم کەس تووشی ئەم کەسانت دەکات، ناسەری ئەم کەسان دەکات، چونکە هەموو کەس ئەو کارت بوونا کەسێک کە دزی لە تۆ کردو بە پارەی تۆ هاتوتە ئەوروپا دەیهێنی ئەو کارنەی پێ دەکەی، و هەر کەسێکیش ڕەخنە بکە جوێنی پێدە، جوێن بە کەسێک دەدا کە دوو کچی لە ناو گەریلایە، کە بەخۆی ئیتر تاڵی و سوێری و ماڵوێرانی زۆری بینیوە لە بۆ پەکەکە، بەڵام ئەمڕۆکە بۆ چوونێکی تایبەتی هەیە، بۆ چوونێکی سربەخۆیان هەیە. یعنی بزانە ئەمە شتێکی خراپە، هەمومان دەزانین پەکەکە لە کوردستانی عێراقدا تەکتیکی هەیە، استراتیژی نییە، هیچ ڕوانگەیەکی لە بۆ سیاسەتی دوور و درێژ نییە، و لەگەڵ چی بە تایبەتی لەگەڵ چینی ناوەڕاستدا هیچ کات ناگونجێ، گوتارەکەی لەگەڵ لە بەرژەوەندی چینی ناوەڕاست دانیە، کەواتە ئەتۆ ئەگەر دژمنایەتی پارتی دەکەی و ینیش ڕەخنەی لێ دەگری، ئێمەش ڕەخنە دەگرین، لە ماڵی خۆت بکە، لە سەنگەری خۆت بکە، لە سەنگەری حیزبێکی دیکەی کوردستانی مەکە، ئەو حیزبە کوردستانیە سبەی ناچاری پارتی دەبی لەگەڵی ڕێک دەکەوی، ئەتۆ لە عەرز دەمێنیەوە. ئەمە کارە ساتەکیە، ئەمە هەڵەیەکیە. ئیتر وەڵحاسر بە کۆتایی پێبینم، هیوادارم توانی بێتم شتێکی باشم پێشکەش کردبن، هەتا بەرنامەیەکی ئایندا. سوپاسی یەک بێکتان دەکەم، ئەوانەی تەماشا دەکەن، ئەوانەی لە ئایندەدا دەیبینن، ئەوانەی لایک دەکەن، ئەوانەی کۆمنتێک دەنووسن و ئەوانەی بڵاوی دەکەنەوە و لە بۆ دۆست و هاوڕێیانیان دەنێرن، بە هیوای ئاشتی و پێکەوە ژیان و چارەسەرکردنی هەموو کێشەکان. هەتا بەرنامەی ئایندە کاتێکی خۆشتان بۆ خوازم. سڵاو و ڕێز.